لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی هەڵەبجە دژی دواکەوتنی موچەکانیان و سیستەمی نوێی خوێندن بە ئۆنلاین ناڕەزایەتیان دەربڕی و بڕیاری بایکۆتی یەکەم ڕۆژی خوێندنیان ڕاگەیاند. ئێمەش وەکو مامۆستایان وەکو فەرمانبەران هەتا موچەی تەواو نەدرێن لەگەڵ ئەوەدانین دەوام بکرێت. بۆچی سەرکردەیەک بە پولی موچە وەربگرێت و باشترین ژیانی بۆ دابینکرێت بۆ فەرمانبەرێک نەبێت بۆ مامۆستایەک نەبێت. اینجا بەڕاستی دەوامکردنیش خەڵک ناتوانێت بە گیرفانی بەتاڵ دەوام بکات. لەبەرەوە بێ حکومەت بەخۆیان بچێت و ئێمە پەیامێک بە حکومەت دەدەین ئێمە گەلێکی زیندوین زوڵم قوبڵ ناکەین. زۆر عیبە کە حکومەت کورد بێ بەو شێوازە معاملە لەگەڵ مناڵەکانی بکە وەکو وایە دایک و باوکێک خیانەت لە مناڵەکەی بکە. پەیامان ئەوەیە کە هەموو ڕۆژارێک موچەمان پێ بدرێت و دەوام بە ئەلەکترۆنی نەکرێت و وەکو خۆی ئاسایی داوام بکرێت و پاشەکەوتەمان بوو بگەڕێنەوە داواکاریەکانمان ئەمەیە. والله سیستەمی ئۆنلاین بەس سیستەم نییە لە وڵاتە بە هیچ شێوەیەک نابێ پەیڕەو کرێ سیستەمی ئۆنلاین ئاخر دوی سێ ئیبتیدایی چوزانێ سیستەمی ئۆنلاین چییە بە هیچ شێوەیەک لەلایەکی ترێشەوە خراپە بۆ چاوی ئەم مناڵانە. دای مافی خۆمانەکەین کە ئەم حکوومەتە نەک مامۆستا یعنی طبقەی مۆزەفینی هەموو فەوتانوە دووسێ جیلی لە خەڵکی فەوتانەوە لە تەلەبە و لە خەڵکی بۆ ئێمە داوای مافی ئەوانەشەکەین داوای مافی خۆمان ناکەین داوای ئەسلی داوای ماژ ناکەین ڕێزمێ داوای دادگایکردنی ئەو جەردە و دزانەکەین. مامۆستایان ڕانگەیاندە و سیستەمەی دیاری کراوە بە خوێندن کە ئۆنلاینە بە سەرکەوتووی نازانن دەژڵێن حکوومەت تا موچەکانیان باش نەکات و لە کاتی خۆی و 30 ڕۆژجارێک پیان نەدات ئامادەنین بچنەوە وەڵەکانی خوێندن. هاوکات یاداشتێکیان بڵاو کردەوە داوا لە سەرجەم چینی مامۆستایان دەکەن یەگەڵوێست و یەک بڕیار بن تا بە فشارەکانیان حکوومەت ناچار دەکەن گوزەرانی مامۆستایان باش بکات وەک خۆیان دەڵێن لە ئەگەری بەدەمۆناتنیان شێواز و میکانیزمی دیکەی ناڕەزایەتی دەگرنە بەر. لە ئێستادا بە بیانووی قەیرانی دارایی و کۆڕۆناوە دەیانەوێت خوێندنی ئەم ساڵ لە باخچەی ساوایانەوە هەتا زانکۆ و پەیمانگاکان بکەنە قوربانی و پەروەردە و فێرکردنیش لە لێواری ڕووخان و مەرگ نزیک بکەنەوە. بۆیە ئێمە بۆ دوجار دەرفەت بەدەسەڵات دەدەین تا داواکاریەکانمان جێبەجێ بکە و لە ئەگەری جێبەجێکردنی داواکاریەکانمان ئەوە شێواز و میکانیزمی و شوێنی فشارەکانمان دەگۆڕین. داوا لە سەرجەم مامۆستایان دەکەین لە باخچەی ساوایانەوە تا زانکۆ و پەیمانگاکان بایکۆتی هەموو جۆرێکی خوێندن و وانەوتنەوە بکەن تا ئەو کاتەی دەسەڵات وەڵامی داواکاریەکانمان ئەداتەوە. بڕیارە جگە لە پۆلی 12 ئامادەیی و 1 و 2 بنەڕەتی سەرجەم قۆناغەکانی خوێندن لە ڕێگەی ئۆنلاین دەست بە خوێندنی ساڵی نوێ بکرێت و مامۆستایانیش دەڵێن هیچ ئامادەکاریی ونەری لە هێڵی ئینتەرنێت و ئامێری زیرەک بۆ قوتابی نەکراوە. مامۆستایان جەخت دەکەنەوە سەرڕای ئەوەش تا حکوومەت موچەکانیان لە کاتی خۆی پێنەدات بایکۆتی خوێندنی ئەم ساڵ دەکەن و ناڕەزایەتیەکانیان دەست پێ دەکەنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.